هاوردەکردنی بەرهەمی شووتی وڵاتانی دراوسێ بۆ بازاڕەکانی ناوەڕاست و خواروی عێراق جوتیارانی هەرێمی ڕوبەڕووی زیانێکی گەورە کردووەتەوە. حامید ئیسماعیل کە جوتیارێکی هەڵەبجەیە خاوەنی 55 دۆنم زەوی چێنراو بە شووتیە دەڵێت کردنەوەی مەرزەکانی عێراق بەڕووی هاوردەکردنی شووتیدا بەرهەمی ناوخۆیی هەرێمی بێبازار کردووە، زیانیشی بە هەموو جوتیارانی هەرێمی کوردستان گەیاندووە. بەروومی شووتیدا کێشەی گەورەمان بۆ دروست بووە لەبەر ئەوەی مەرزەکانی باشووری عێراق کراوەتەوە بەڕووی بە بازارکردنی بەروومی کشت و کاڵیدا بەڕاستی گرفتێکی زۆر گەورەی دروست کردووە، خاصەتەن مەرزی منزوریە و مەهران و شەلەمچە کە کێشەی گەورەی بۆ جوتیارانی هەرێمی کوردستان دروست کردووە. کەش و هەوای کە ئەم ساڵ سازتر بوو بۆ بەروومی شووتی بەرهەمێکی جوانمان هەیە، بەڵام بەڕاستیدا مەرزەکان کارێکی کردکە و بەرهەمە نەگاتە ئاستێکی خۆی. لە ڕاستیدا ئێمە ئەتوانم بڵێم ئەو سیعرانەی کە ئێمە لە خەیاڵی خۆمانە دامان نابوو بۆ ئەم شووتیانە دامان نابوو لە ڕاستیدا لە سەدا 25 ئەو سعرێکی نەکردووە کە لە خەیاڵی خۆمانایە. وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێم بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراقدا بۆ ڕێگریکردن لە هاوردەکردنی بەرهەمی دەرەکی لە کاتی پێگەشتنی بەرهەمی ناوخۆیدا سەرقاڵی داڕشتنی پلانێکە. و ئەوەندەی من ئاگادار بم وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی فیدراڵی لە هەوڵی ئەوەن کە ڕۆژنامەیەکی کشت و کاڵی هاوبەش بڕیای لەسەر بدرێ بۆ ئەوەی بتوان بە شێوەیەکی زۆر گونجاو و باش پارێزگای لە بەرهەمی ناوخۆی جوتیاران بکەن لە هەموو عێراقدا. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵێن بە جوتیارانی هەڵەبجە دەدات بۆ چارەسەرکردنی کێشەکانیان نووسراوێکی ڕەسمی ئاراستەی وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی عێراقی فیدراڵ بکە. لە چوونەوەمان بۆ بەغدا پێشوەخت لەگەڵ جوتیارەکانی خۆمان جوتیاری ئەم دەڤەرە دانیشتین کۆبوونەوەکەن تاکو بزانین کێشە و مەعاناتەکانیان چییە لە داهاتووە وەکتم بەنامەیەکی ڕسمی ئەم کێش و گرفتانیان ئەگەیەنمە حکوومەتی عێراقی. هاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی وڵاتانی دراوسێ لە سنوورەکانی حکوومەتی عێراقەوە ئەو مەترسیە گەورەیە کە بەرهەمی جوتیارانی هەرێمی ڕوبەڕووی گەورەترین هەڕەشە کردوێتەوە. کاریگەری مەترسیەکان ئێستا لەسەر بەرهەمی شووتی دەرکەوتووە. ئەگەر گرفتەکان لە نزیکترین کاتدا چارەسەر نەکرێ ئەوە مەترسی لە ناوچوون و ساغ نەبوونەوەی بەرهەمی ناوخۆیی یەخەی جوتیاران بەرنادات و ڕەنجی ئەمساڵیان لە بەردەم زیانێکی گەورەدایە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.